بسم الله الرحمن الرحيم. تقبل الله منا ومنكم. جژن لە هەموو لایەک پیرۆز بێ بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام. خۆشحاڵم کە لەم بەرنامە تایبەتەدا بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست لە جژنی پیرۆزی ڕەمەزانە شادە بم. پێشوی بچینە و بەرنامەکە دەمێت لەخوا بپاڕێنەوە کە عیبادەتەکانی مانگی ڕەمەزان شەو نوێژ و زیندووکردنەوەی شەوانی لەیلەتول قەدر و خێر و چاکە و سیلەی ڕەحم و هەر چاکە و کردەوەیە کە ئێمە کردومانە و ڕۆژوانان و مسلمانان کردوانە خۆیە بە باشترین شێوە بە چاکترین شێوە لێمانی وەرگریت و بتوانین ئەم جەژنەشمان بە جەژنێکی بە هەمان شێوە پڕ بە عیبادەت بیقۆزینەوە بۆی کە خێر و چاکە بۆ خۆمان کۆبکەینەوە. خۆشەویستان لەم ئەڵقە تایبەتەدا لە جەژنی ڕەمەزانە بە میوانداری بەڕێز مامۆستا ئەحمەدی قامیشی زانای ئاینی لەسەر جەژن دەوەستین. مامۆستا گیان بەخێر بێت. زۆر سپاسان دەکەم. جەژنی پیرۆز بێ لە هەموو لایەک ئینشاڵڵا لە ئێوەی بەڕێزیش و لە بینەرانیش. زۆر سپاس. بەس سەرەتا بەو پرسیارە تەقلیدیە دەست پێ بکەم. جەژن مانای چی؟ یان جەژن چییە؟ ئەم خۆشی و شادی کە لە جەژنا دەرئەبڕێ و جەژنە پیرۆزە لە یەکتر دەکرێ جەژن چییە؟ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، سوپاس و ستایش بۆ خوای پەروەردگاری جیهان لەسەر نیعمەتی ئیسلام و ئیمان. هەزاران درود و سەلات و سەلام بۆ سەر گیانی پاچی سەروەرمان، نوری چاومان، شەفیعی مەحشەرمان، پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان صلی الله عليه وسلم کە ئەم دینە پاک و جوانی بۆ ئێمە هێناوە و بەسەر یاران و شوێنکەوتوانی کە ماندوو بوون تاوەکو گەیشتۆتە سەر خۆمان. سەرەتا پیرۆزبایی جەژن لە خۆمان، لە هەموو خۆشەویستان، بینەران و بیسەران و هەرچی دەنگ و ڕەگمان دەبیستێ پیرۆزبایی لە هەموو لایەک دەکەین ئینشاء الله تعالی. جەژن پیرۆز بێت، تاعەت قبول بێت، تقبل الله منا ومنكم. جەژن لە ڕاستیدا ئاینی پیرۆزی ئیسلام دوو جەژنی تێدا هەیە. دوو جەژن، ئەو دوو جەژنە لە دوای دوو شتی زۆر گەورەوە دێ کە هەردووچیان دوو پایەی ئیسلامن، کە هەردووچیان دوو ڕوکنی ئیسلامن. جەژنی ڕەمەزان لە دوای ڕۆژوەکانەوەیە، جەژنی قوربانیش لە تایبەت بە حەجە. حەج کە پایەیەکی ئیسلامە کۆتایینە جەژنی هەیە، ڕۆژوش کە پایەیەکی ئیسلامە جەژنی هەیە. جا ئەگە سەرنج بدەین، طبعاً ئێمە جەژن بە معنای خۆشی و شادی دەربڕین دێ. ئێمە لە ڕەمەزاندا وەکو لە دەورەیە کابووین، عادەتەن ئەکە لە چی بۆ خولێک دەکرێتەوە، دەورێک دەکرێتەوە، لە کۆتاییدا خەڵاتی ڕێزلێنان دەدرێت، هەروەکو شتێکی عام دەبینی. ئەمەش جەژن خەڵاتی ڕێزلێنانە بۆ ڕۆژوگران. جەژنی ڕەمەزان جەژنی ڕۆژوگرانە. ئەوە تا خوای گەورە دەفەرمێ کە لە قورئاندا کە باسی ئەوە دەکات، دەفەرمێ بۆ جەژنی ڕەمەزان وەلیتوکەبیروا الله علی ما هەداکم، الله ئەکبەر بکەن، خوا بە گەورە بزانن لەسەر ئەوەی کە خوا هیدایەتی داون بۆ ئەوەی کەوە ئەمڕۆ ڕەمەزانەمان تەواو کردووە. سپاس بۆ خوای گەورە کە ڕەمەزانی ساڵ سی تەواویش بۆ خشت بوو، هینی تیانە بوو. لە کۆتاییاتەکە دەفەرمێ وەلەعەلەکم تەشکوڕون، ڕجا بۆ ئەوەی سوپاسی خوش بکەن کە موفەقی کردن، هیدایەتیدان، لەشتان ساغ بوو، ڕۆژەکانتان گرت. اینجا جەژن ئێمە بە تایبەتی لەم زروف و زمانێکی ئێمە تیا دەژین کە بەردەوام زروفێکی زۆر ناخۆشە، خەفەت و خەم و خەفەت زۆرە، مشکیلە زۆرە. ئێمە لە ڕەمەزاندا هەموو ئێواران جەژنێکی پشکۆلەمان هەبووە، ڕۆژوشکانەکە بەخۆی زۆر خۆش بووە. ئەوجار ئەم جەژنی ڕەمەزانیش ئەوە مناسبەی دەمکردنەوەی ڕۆژوگرانەکە لە کۆتایی مانگەکەیە. جەژنە گەورەکەش لە قیامەت ئینشاء الله تعالی کە بە خزمەت خوای تعالی و لە دەرگای ڕێیان و بەهەشتەکەیە. زۆر باشە مامۆستا، ئەوەی لێ ناخوێنرێتەوە لە دوای هەموو زەحمەتی و ناڕەحەتێک بۆ نمونە قوتابیەک کە لە کاتی ئیمتیحانایە کە لە ئیمتیحانەکانی لێ بێت وەڵا ئیسراحەت نەجاتم بوو، ئیسراحەت دەکا، یعنی بە جۆرێک بە دیوێ لە دیوەکانە ئەمی لێ ناخوێنرێتەوە کە مانگی ڕەمەزان زۆر زەحمەت و ناڕەحەت و ینی خەڵکی ماندوو کردووە، وەکو بڵی نەجاتمان بوو لەو مانگە، بۆیە ئەم جەژنەی بۆ جەڕێ، یان ئەمە خوێندنەوەیکی دروست نییە؟ ئەم خوێندنەوەیکی لە جێی خۆی دانیە و دروست نییە. بۆ چونکە ئێمە بە فەرمانی خوا بە ڕۆژوو دەبین، بەڵێ ئینسان تین و دەبێ بێتاقەت دەبێ، ئەوە شتێکە هەمومان، بەڵام ئەو جێژنە بۆیە ئێمە جەژن دەکەین و خۆشی دەردەبڕین بۆ ئەوەی کە خوا هی سپاسی خوا لێسەر دەکەین کە هیدایەتی داین کە بە ڕۆژوو بووین، کە خەڵکێکی بە ڕۆژوو نابێت، خەڵکێکی بڕای پێ نییە، خەڵکێکی یعنی بێزارە. ئێمە بۆیە خۆشی دەرنابڕین کە بڵێن ئۆخەی لە کۆڵمان بووە، ئێمە بۆیە خۆشی دەردەبڕین کە خوای گەورە هیدایەتی داین ئەهلی ڕۆژوو ڕەمەزان و تەراویح و شەوانی قەدر بووین. جا من وەڵامی ئەم خۆشی دەربڕینە چەند پەیوەندی بەو دوعایەوە هەیە کە پێش ڕەمەزان ئەوترێ اللهم بلغنا ڕەمەزان،
بە تامەزرۆییەوە مسلمانان داواکەن ئەپارڕێنەوە خۆی گەورە بیان گێنێ بە مانگی ڕەمەزان کە مانگەکەش تێپەڕێ بەو هەموو عیبادەت و شەو نوێژ و تەراویح و ئەو هەموو دروشمانی تایە ئەنجامەدرێ کە سەرکەوتن تایە بەدەستێنی ظاهیرن جەژن لە پێناوی ئەو سەرکەوتنایە فەلسەفەکەی لەوەیە بەڵێ ئەمە جەژن خەڵاتی ڕێزلێنانە بۆ ڕۆژوگران کە ئەو دەورایان تەواو کردووە ئەو مانگیان تەواو کردووە یعنی تۆ مانجێک بوو بە فەرمانی خوا نەخواردن ئیتر لەم ڕۆ خواردن دەست پێ دەکا کە ڕۆژی چوارشەممەیە لەبەر ئەوە جەژن بۆ خۆی هەر لە سەرتاوە کە ئاماژەمان پێدا جەژن گەورەی ڕەمەزان کە گەورەی مانگەکانە لە کۆتاییدا لە ئاخیر ڕەمەزاندا یەک ڕۆژ بە جەژنی ڕەمەزان دانراوە کە مناسبەی دەمکردنەوەیە کە دیارۆکو عرف و عادەت کراوە بە 3 ڕۆژ لەبەرەوەی پەیوەندی کۆمەڵاتیەکان فراوان بوون ئەوەی گرنگە ئەوەیە کە ئێمە دەبێ بزانین جەژن هێمای لێبوردن و چاوپۆشی و عفوکردنە چونکە عادەتەن ئێمە لەناو خەڵکدا دەبینی تووڕەبوون هەیە عاجز بوون هەیە جیران خزم کەس و کار بە تایبەتی خەڵکێک هەیە لە خۆ تووڕە دەبێت جەژن هێمایەکەوە پێمان دەڵێ وەلیەعفو وەلیەسفەحو ئایا حەز ناکەن خوای گەورە لێتان خۆش بێ بە دەی ئێوە لە خەڵک خۆش بن ئەمە جەژن معنای لێبوردنە و هەروەها جەژن معنای دڵخۆشیە دڵخۆشی لە هەموو شتێکدا بۆ نمونە ئێستا ئێمە وەکو ئاماژەم پێدا لە سەردەمێکدا دەژین بەڕاستی خەبەری زۆر ناخۆش مەشاکیلی زۆر قەیران لەسەر قەیران یعنی شتەکان ئەوەندە خەبەرەکان ئەوەندە ناخۆش بە خەریکە ژیان تامی تیانەمێنێ ئەم جەژنانە زیاتر لە هەموو کات دەوری خۆی هەیە ئەوە تا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی أحب الأعمال إلى الله تعالى بعد الفرائض إدخال السرور على المسلم خۆشەویستترین کار و کردەوەیەک لە دوای فەرزەکان لای خوای گەورە چییە خۆشی خستنە ناو دڵی موسڵمانان خۆشی بخەی ناو دڵی موسڵمانان جا ئەو خۆشش هەر بە قسە نا بەڵکو بە عەمەل چۆن خۆشی بخەینە ناوێ تكشف عنه كربا يعني ناڕەحەتیەک لەسەر ئەو مسلمانە لابەری ئەو تقضي عنه دينا قەرزارێکی لەسەر لابەری ئەو تەطرد عنه جوعا یان ئەوە تا برسێتێکی لەسەر لابەری تەماشاکە لە ڕەمەزاندا لە کۆتایی ڕەمەزاندا تەماشاکە لە جەژنە پێش ئەوە ڕۆژی پێشتر ئەم هەموو سەدەقە و سەرفترە و خێرات و هاوکاری و ئەمە یعنی یارمەتیدانێکی زۆری هەژاران ئەو جار دوایە دڵخۆشیک بەوەی کە تۆ لە خزمەت فەرمانی خوادا بووی لە خزمەت ڕۆژوودا بووی چونکە ئەوانەی کە بە ڕۆژوو نەبوون پیاوی بێ ڕۆژوو ئێوارەی لێهات کەس دادەنیشێ پەشیمان و مات پەشیمانە ئەوە تا ئەوە خەڵکە بە ڕۆژوو بۆی بە ڕۆژوش نەبووە یعنی پەشیمان دەبێتەوە کەواتە بۆ خۆی جەژن واتە دڵخۆشی کە لەم زمانەیدا زۆر زۆر کەمە لە دڵخۆشی نەک تەقە و ترەقە و تۆقەی حرام و ئەمانە کە دەبین لە جەژنە ئەو شتانە زۆر دەبین لێ بەداخەوە دینە سەر ئەوەی کە جەژن و خۆشی ببەستینەوە بەم حاڵەتە تایبەتی کە لەسەر لە هەرێمی کوردستانە هەم لە بواری ئەمنی کە ئێسێمە لە شەڕێکی نەخوازراوین لەگەڵ گروپی چەکداری داعش و هەروەها لە ڕووی ئابووری و لە ڕووی کۆمەڵاتی و لە ڕووی سیاسی و لە ڕووی یاساییەوە کە هەرێمەکەمان تووشی ئەم هەموو تەنگەژێ بووە بەڵام من ئەمێ ینی ڕەئی تۆ کۆمنتی تۆ لەسەرەوە بزانم تا چەند جەژن هاوتایە بەوەی کە ینی لێک ئەچێلەوەی کە چۆن قوتابیەک لە زانکۆ دوای 4 ساڵ یا دوای 6 ساڵ لە کۆلێژە لە کۆلێژەکان کە تەواوی کات ئاهەنگی دەرچوون سازەکرێ ئەم جەژنە ئاهەنگی دەرچوونی مسلمانانە لەو مانگی کە عیبادەتیان تیا کردووە بەتەکید وەکو لە سەرتا ئاماژەمان پێدا خەڵاتی ڕێزلێنانە ئاهەنگی دەرچوونە بەوەی کەوە ئەوانە بە قسە نەفس و شەیتانیان نەکردووە فەرمانی خۆیان جێبەجێ کردووە خۆیان گرتوتەوە لە حەڵاڵیش کە خواردنی حەڵال خۆیان گرتوتەوە کەواتە بە تەریق الئەولا ئەو مسلمانانە لە خواردنی حرام و لە کارە خراپەکان خۆیان دەگرنەوە لە دوای ڕەمەزانیش باش چی بۆ مسلمانانە ئەڵێیان بەو هاونیشتیمانانە ئەڵێ کە دەڵێن وەختی وەختی جەژن چ تامێکی ماوە ئەوە تا شەڕمان هەیە ئەوە تا قەیرانی دارایی هەیە قەیرانی سیاسی هەیە لەم هەموو وەزع جەنجاڵی هەیە جەژن چ مانایەک ئەبەخشێتەوە بەو شتانی کە مانایان لێداڕراوە لە ڕاستیدا جەژنی ئێستا لە هەموو کات زیاتر پێویسترە لە ڕابردوو بۆ چونکە ئێستا خۆشیەکان زۆر کەم بوون ژیان جەنجاڵە قەیرانە هەرچی کەناڵێک دەیکەوە تەلەڤیزیۆنێک هەدەڵێ بە پەلە ئێستا هەڵی دەڕی سەری بڕێگرتی بردی کۆبوونەوە بڵاوبوونەوە هیچیان نەکرد یعنی هەمووی خەفەتی ناخۆشە ئێمە زۆر پێویستیمان بە جەژنە بۆ ئارامی دەروون بۆ ئاسوودەیی دەروون یعنی ئێمە پێویستمان بە پشووی ڕۆحە ئێمە ورگمان تێرە
لەش لەو برنج بەڵام ڕۆحمان برسیە ڕۆحمان برسیە بۆ تەقوا ڕۆحمان برسیە بۆ خۆشەویستی ڕۆحمان برسیە بۆ متمانەی بەرامبەر یعنی ئێستا تەماشاکە لەم سەردەمەدا متمانە و سیقە زۆر کەم بووە خۆشەویستی زۆر کەم بووە شتەکان وەکو میوەی پلاستیکی کاڵبوونەوە ژیان خەریکە بزرکاوە تامیتیان نەماوە ئێمە زۆر زۆر پێویستیمان بە جێژنە بۆ تازەکردنەوەی پەیمانی خزمایەتی و برایەتی و کەسایەتی بۆ پشۆی ڕۆحمان زۆر هیلاکە دەروونمان یعنی نەخۆشی دەرونی قەلق ڕاڕە بۆیە ئێمە یعنی بەردەوام لە خەم داین فەیسبوک دەکەیەوە هەر خەفەتە کەناڵەکان تەماشاک هەر خەفەتە دێ دەرو ئەم هەموو قەیرانە ئەم هەموو مشکلە یعنی بەڕاستی ئێمە زۆر زۆر پێویستیمان بەوەی هەیەکەوە ئەم جەژنانە ئیستیغلالی ئەم فرسەتە بکەین لە جەژنە تۆزێک ئیسراحەتێک بدەین پشووی ڕۆحمان بە دەروونمان دەوترێت جەژن تەنها جەژنی مناڵانە و بۆ کەیف و سەفا و سواربوونی یاریە مناڵەکان و سەردانی شوێنە گشتیەکان ئەژنە جەژن بۆ گەورەکان نییە لەسەر ئەمە جەناب تەڵەیچی ئێمە تەماشاکەین بۆ جەژن ئەوە بچووک بکرێتەوە لەوەی کە تەنها جژنی مناڵانە و خۆگۆڕینە و یان بەس بچووک بکرێتەوە لەوەی کە نانخواردنێکی بەیانی و چکرێت هەڵکردنەوە ئەمە سەقافەتێکی نابەجێیە ئەگەر بڵم سەقافەتێکی سەقەتە زۆر لە ناو کەوانێکدا ئاعتیادێ بەلامەوە چونکە جژن زۆر لەوە گەورەترە بۆ ئێمە چێ بەرپرسە لەوەی کە ئەم سەقافەتە بڵاو بۆتەوە بەو شێوازە وەڵاجا هەمومان بەرپرسیارین بەڵام بە پلەی یەکەم یعنی حکومڕان و دەسەڵات لە ڕاگەیانەکانەوە گرنگی بەچی دەدا جاریوار ڕەمەزان کە پیرۆزە ئەوان بەهۆی هێندێکشتی خراپەوە ناشکردنی دەکەن ئەوەی قسە لەسەر ئەوەیە کەوا جەژن بچوو کراوەتەوە ئێستا بەچی ڕاکە ئەوە مریشکە بۆ گەنانە بکڕە کە هەمووی نەخۆشیە هەمووی ماوادی چیمیاییە چکولات بخۆ ئەو چکولات وڵای قوڕی سەناعی هەریز نییە وەکو قوڕی سەناعوایە یان جەژن ئێمە کە دەڵێن جەژنی ڕەمەزان بۆ چییە بۆ ڕۆژوگرانە یعنی ئەم جەژنە بۆ کەسێک نییە کە بە ڕۆژ نەبووە هەم جەژنە کەواتە ناتوانین بڵێن بۆ مناڵ بەڵێ با مناڵیش لە عابە و یاری و مافی خۆیەتی بەڵام لە ڕاستیدا جەژنی ڕۆژوگرانە چکە دەڵێن جەژنی ڕەمەزان واتە ئەوانەی کە لە ڕەمەزاندا بە ڕۆژوو بوون کەواتە چی بەو گەنجانە ئەڵێ هەم لە خوشکان هەم لە برایان هەم لە زۆر هاونیشتیمانیان ئەوانەی کە بە ڕۆژوو نەبوون بەڵام لەوانەیە ئێستا لە من و تۆ زیاتر هەڵپەی جەژنیان بوو بێەوە ڕۆژانی پێش جەژن شەوی پێش جەژن لە من و تۆ زیاتر خەریکی سەر و قژ و جلو بەرگیان بوو بێتن لە من و تۆ زیاتر مهتەم بوون بە جەژنەوە کە جەژنێک جەژنی ینی سەرکەوتنی ئەوان نییە ئاهەنگێکە بۆ ئەوان نییە ئەوان بۆ خۆیانی پێوە سەرقاڵ ئەوان زیاتر لە ڕۆژگورەکان بەتابەتی هەندێک لە ڕاگەیانەکان کە دەبینی کە هەر بە ڕۆژوش نابن و بیرباوەڕێکیانێ زۆر زۆر بەپەلەن لە جێژن یعنی مەسەلەن ئەم جاران خەریک بێتە بیستون و هەندێکیان زۆر ناڕەحەت بوون بەڵام الحەمدوللا کەسی بۆچی ئەوان ئەوەندە ناڕەحەتن چونکە ئەگەر جێژن بێت ئەوان لە ڕەمەزاندا تۆزێ بە حەزەرەوە شت دەخۆن هەندێکیان هەیە هێشتا کە بە ڕۆژوش نین ئەدەب و ڕێز و حرمەتیی بەرامبەر دەگرن بەس کە ڕەمەزان تەواو بوو زیاتر شت دەخۆن و بە ئاشکرا و ئەوە لەبەر ئەوەیە بەڵام لێرەدا نوکتەیەکم بیرکەوتەوە جارێکیان یەکێک ئەڵێ خۆم دەگۆڕی بۆ جەژن قاتی جوان و پشتێن و ڕێک و پێک و ئەمانە ئەڵێ مناڵێکی پارچەڵەی هەبوو مێرمنداڵێک بووتی باوکەوە چییە کە وتی ڕۆڵە جەژنە و ئەڕۆین ئەگەڕێن بۆ خۆمان جاوتی باوکە خۆتو بۆ تۆم ڕۆژ جەژن بووە خۆتۆ بە ڕۆژوو نەبووی هەموو ڕۆژە جەژن بووە طبعا ئەو کەسێک کە بە ڕۆژنەوە بێت بۆ ئەوی ڕەمەزان نەبووە جا ئەو باوکە دەڵێ لەو کاتەیەوە وعدم داوتم خوا زۆر ڕەمەزان بێتەوە بەردەوام پەلەی دەکرد کە زۆر ڕەمەزان بێ لەسەر قسەی ئەو مناڵێکەوە ئەوەندە کاریگەری هەبوو لەسەری کە پێی گوت و باوکە خۆتۆ بە ڕۆژوو نەبووی و بۆ تۆ هەموو ڕێ هەر جەژن بووە بۆیە جەژنی ڕەمەزان جەژنی ڕۆژوگرانە ئەوانەش کە بە ڕۆژ نەبوون لێی بەپەلەن هەر مەسەلەکە ئەوەیە زیاتر لە مەسەلەی خواردن و خواردنەوەدا ئازادتر و حۆرتر دەبن یعنی پێشتر لەوانەیە تۆزە بەنهێنی شتیان خوارد بێ ئەم جاران بە ئاشکرا دەیخۆن باشە مامۆستا ئەگەر پرسیارەکە ئاوا بکەین ینی لە ڕەمەزانە بە درێژایی سی ڕۆژی مانگی ڕەمەزان بێگومان کێبڕکێکی ناوخۆی لە هەموو تاکێکا هەیە لەسەر چاکە و خراپە بێگومان لە ڕەمەزانە زۆربەی زۆری تاکەکانیش چاکەیان سەرەکەوێ بەسەر خراپەیانە نەفسی ئەمارە بیستوئیان بە جۆرە لە جۆرەکان ئەچێتە ژەر ڕکێفی ئەو نەفسانی کە ئەمر بە چاکاکەن ئەمە مایی ئەوە نییە دوای مانگێک عیبادەت دوای مانگێک نوێژی بەیانی بە جەماعەت تەراویحکردن ئەم هەموو شاعیری کە لەم مانگەیە بەڕێوە ئەچێت لە خێر لە زەکات لە سەرفترە لە شەوانی قەدەر ئێمە جژنی بۆ بجێڕین ئەوەش بۆ خۆی شایستەی ئەوەیە بێگومان چونکە
ئەم هەموو دەستکەوتانە لە شەوانی قەدرا بە ڕۆژوو بوون، ئەم هەموو تەراویح وەکو جەنابەت فەرمود، ئەمانە هەر هەمووی شایستەی ئەوەیە کە ئێمە خۆشی بۆ دەربڕین و کە سەرکەوتنمان بەدەست هێناوە کە فەرمانەکانی خوامان جێبەجێ کردو بێگومان گەلێک زۆرە کە تۆ لە شێوێکی قەدرا زیاتر خێرەکەی زیاتر لە 1000 مانگ و هەروەها بە ڕۆژوو بوون و هەموو خێرەکان چەند قات دەبنەوە لە ڕەمەزاندا. لەبەر ئەوە بەڕاستی شایستەی ئەوەیە کە جەژنێکی زۆر گەرم و گوڕ و جەژنێکی ڕاستەقینە و دڵێکی ئارام نەک هەر تۆقەیەکی ڕووکەشی بێت. یعنی بەڕاستی حەق خۆیەتی لە جەژنا ئێمە جارێشکە ئەو خۆشەویستی و متمانە و ڕێز و حرمەتە بەتابەتی لەناو مزگەوتا کە ئێمە یەک مانگ موسڵمانە لەناو مزگەوتا بوون، 5 فەرزە پێکەوە بوون، ئەم تەراویح و نوێژ و جومعە و جەماعەتان پێکەوە کردووە. بەڕاستی ئەوانە ئیسلام ئەوە تا معنای وایە پێمان دەڵێت پێکەوە ژیان. تۆ لە ڕەمەزانە لە مزگەوتە ئەوەندی پێکەوە بوو، ئەوەندە لە ماڵەوە پێکەوە نەبوو لەگەڵ ماڵم ناڵی خۆ. لەبەرەوە ئەمە ئیسلامە، ڕەحمەتە، پێکەوە ژیانە، خۆشەویستیە، مەحەبەتە. مامۆستا وێنەیە گێتە پێش چاومان لە جەژنە، ینی هەر سێکە هەر لە مناڵەوە بگرە، هەم لە خانمانی ماڵەوە، هەم لە باوکان و ئەوانی کە سەرپەرشتی ماڵەوەکەن، ینی بە جۆرێک لە ڕووی جەسەدی و ڕۆحیەوە خۆ ئامادەکردنی تایە. خوشکانی ئێمە خێزانەکانمان خەریکی ماڵپاکردنەوەن و پیاوان خەریکی جل ئامادەکردن بۆ خێزان و خۆیان و ماڵ و مناڵیان، هەر یەکێ و بە جۆرێک سەرقاڵە بۆ خۆ ئامادەکردن و ئەزانی میوانێکی زۆر خۆشەویست دێت بۆلات ئاوە خۆتی بۆ ئامادەکەیت لە هەموو ماڵێک. جا لە چ لە نەنان خواردن و باشترین و خۆشترین چکلێتەوە بگرە لە باشترین سفرەخوانەوە کە ئاماداکرێ تا هەموو مەڕاستیمەکانی تری جەژن. ئەمە چیمان پێڵێت؟ ئەمە ئەومان پێ دەڵێتەوە گەورەی ڕەمەزان کە تۆ لە 30 ڕۆژە هیچ نەخواردووە، یعنی نیوەڕۆیان بە ڕۆژ هیچ نەخواردووە، 30 ڕۆژە تۆ یعنی هەمومان لە یەک ئاستاین. ئەمە ئەومان پێ دەڵێت کە گەورەی ڕەمەزان لەوە زیاتر هەڵدەگرێت کەوا ئێمە ئەو خێر و خۆشی بۆ دەرببڕین. ئێستا خۆ لە شریعەتی ئیسلامدا جەژنی قوربان گەورەتر لە جەژنی ڕەمەزان. بەڵام ئەگە سەرنج بدەین ئێمە وەکو خەڵک بۆ خۆمان جەژنی ڕەمەزان بەلامانەوە کراوە و خۆشتر و تێکەڵی بۆ، چونکە تۆ مانجێک بۆی چ نەخواردووە بە ڕۆژ. یعنی لە جەژنی ڕەمەزان کە مناسبەی دەمکردنەوەیە بەڕاستی یعنی خۆشیێک هەست بە خۆشیشی ئارامی ناو دەروون دەکەی، هەست بە خۆشیێک دەکەی لە ناو کۆمەلگا، هەست بە جموجۆڵێک دەکەی کەوا ئەم خەڵکە دەگەڕێ و سەردانی یەکتر دەکا و یعنی بەڕاستی وەکو شتێک جۆرێک لە ئازادیەک، یعنی نازانی چۆن وەسفی بکەی بە چ زمانێک گەورەی جەژنی ڕەمەزان. باش بابێنە سەر سفری ڕەمەزان. لەوانەیە لای هەندێک زۆر گرنگیدان بە سفری ڕەمەزان شتێکی باش نەبێ، بەڵام لە لای هەندێکیش و بەتایبەت لە لای کوردەواری خۆمان زۆر گرنگی ئەدرێ بە سفرەی ڕەمەزان. تۆ قسە چێ لەسەر سفرەی ڕەمەزان؟ سفرەی ڕەمەزان بەبەست ئێوارانی ڕەمەزان ببوورە بەیانی جەژن. وەڵا جا ئەمە ئەوەش بۆ خۆی ڕێز و حورمەتێکە کە بەیانیان لە کوردەواری خۆماندا، یعنی بەم بەیانێک کە بەیانیانی پێشتر هەر نان و ماستێکمان خواردووە، بەڵام لە بەیانی ڕۆژی جەژنا ئەبێش لەو برنج و فاسۆلیا و قەیسی حیاتەکەی لەگەڵ بێت و بەڕاستی ئەمە شتێکی جوانە، هەرچەند کابانی ماڵ زۆر ماندوو دەبن خوا پاداشیان باتەوە، بەڵام ئەمە یعنی گۆڕانکاریەکی تایبەتیە کە تۆ ڕۆژانی پێشتر ئەگەر بەیانیان کەسێک لۆ برنج و گۆشت و قەیسی بخوا یعنی تعجوبە، بەڵام لەو ڕۆژەیدا یعنی ئەمە ڕۆژێکی تایبەتە. ئەگەر ماڵێک نان و ماست خۆن بەڕاستی زالبەرەوە ئەمە شتێکە یعنی عرفێکی جوانە لەناو کوردەواری خۆماندا کە لەناو قەومەکانی کەدا بەو شێوەیە نییە. مامۆستا چۆن بتوانین ڕۆژی جەژن کە لە ئیسلامە ڕۆژی جەژنی ڕەمەزان تەنها یەک ڕۆژە، چۆن بتوانین لەم ڕۆژەیە لە ڕووی عیبادەتەوە جارێکی تر بە ئەنواع جۆری عیبادەت، یعنی شەرنی هەر ینی لای ئێمە و تەسک ببێتەوە کە عیبادەت تەنها بریتە لە نوێژ و لە ڕۆژ و لە چوون بۆ مزگەوت و جەماعەت بە مەعنا فراوانەکەی، بە مەعنا فراوان. چۆن بتوانین دیسانەوە ڕۆژی جەژنیش بکەین بە وێزگەیەک بۆ چنینەوەی عیبادەت و زەخیرە بۆ قیامەت؟ ئەم پرسیارە زۆر لەجێ خۆیدا بوو، چونکە خەڵکێک وازانە لە ڕۆژی جەژنە حەڵاڵ و حەرام نامێنێ، تەوقە لەگەڵ ئافرەت دەکا و قومار و بازارەکان و کۆمەڵەشت دەکات. ڕۆژی جەژن وەذەکیرهم بئەیامی الله، ڕۆژانی تایبەتی خوان، ڕۆژی جەژن وە نەبێ بڵێ وەڵا هی حەڵاڵ و حەرام نامێنێ. لەبەر ئەوە ڕۆژی جەژن ئێمە دەبێ بەوە پیرۆزیکەین کە شتێک نەکەین بێ شەرعی بێ. مەسەلەن کۆمەڵە دیاردەی خراپێل کە ڕۆژانی جەژندا دەکرێت وەکو عادەت هەندێک کەس دێکا تێکەڵی کوڕ و کچ تۆقەی حەرام، یان مەسەلەن گرانفرۆشی بازارەکان،
یعنی لە ڕۆژی جەژنە خەڵکانێکی پێشجەژن بە زۆری شت گران دەکەن یان خەڵکانێکی لە ڕۆژی جەژن ئەچێ بەسەر قەبران ئەرێ کاکە ڕۆژی جەژن ڕۆژی نیشانی خۆشیە هێمای خۆشی و شادی دەبڕینە تۆچێکی بە تازیە نۆ جەژنانە و سەر قەبرانە بە تایبەتی ئافرەتان هەندێک ئەویش ئێستا کەم بۆتەوە بەڵام بۆ خۆی یعنی بەڕاستی هەیە لەبەر ئەوە ئێمە دەبێ ئەو شتانە نۆ جەژنانە و سەر قەبرانە و ئەم ترەقەی مناڵ و گران فرۆشی و تێکەڵی ئافرەتان بە شێوەیەکی کوڕوکش پێکەوە بە حرام و ئەم بەم شتانە خۆمان دوور خەینەوە ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب هەر کەسێک دروشمەکانی ئەم مناسبەتە دروشمەکانی خوا بە گەورە بگرێ ئەوە نیشانەی تەقوای دڵەکەیت یعنی ئەوە کەسێکی متەقیە لە دڵەوە چونکە خەڵکێکی ڕێزی دروشمەکان ناگرێت بەڵام سپاس بخوا لە ناو خۆماندا کە زۆرینەی خەڵک ڕێزی ئەو دروشمانە دەگرێت ئەمە معنای تەقوای دڵەوە ئەمە کەسی متەقیە بۆیە دەبینی لە ڕۆژی جەژنە لەبەر ئەو ڕێزی ئەو دروشمانە دوو جیران بەینیان پێکەوە نیە پەلە دەکەن کامیان چێ بۆ لای ئەویتریان ئەوانەی کە دەنجیان پێکەوە نیە ئەوانەی کەەوە نەخۆشی درێژ خان و کارەسات و موسیبەتیان بەسەرات و دەچن سەردانی یەکتر دەکەن یعنی کە پێشتر خزمەتی و هاوڕێتێکە هەر بە فەیسبوک و ئەنتەرنێت و ئەمانە بووە ئەم جاران خزمەتەکە دێتە عەمەلی ئاخر ئێستا هاوڕێتی و خزمەتی بۆتە خزمەتی ئەنتەرنێت و فەیسبوک بۆچی هەوا هیچ نییە بەڵام لە جەژنە عەمەلیە جیرانەکان یەکتر بەسەر دەکەنەوە ئەو دڵ عازەکان یەکتر چا دەکەنەوە و هەروەها زەردەخەنەی سەرلێوان پێکەنین یعنی بەڕاستی ئەمانە زۆر خۆشە چونکە لەم سەردەمەیدا ئەم شتانە نەماوە بە تایبەتی سیلەی ڕەحم یعنی کە لە کاتێکدا سیلەی ڕەحم ئەوەندە گەورەیە پێغەمبەر صلی الله علیه و فەرموویەتی من سەرەه ئەن یەبسوتە فەرموویەتی هەر کەسێک حەز دەکا تەمەنی درێژ بێت و بەرەکەت کوێتە تەمەنیەوە ڕزقی زۆر بێت فەلیەصیل ڕەحیمەهو با سیلەی ڕەحم بەجێ بێنێ دەی لە جەژنە ئەوە تا هەموو سیلەی ڕەحم بەجێ دێن و خەڵکەکە دەگەڕێ و سەردانی یەکتر دەکا و بەڵام زیاتر گەڕان بۆ ئەو شوێنانە بێ کەوە مثلەن عاجزیە کە بووە ئێمە کە لە مزگەوت یەکترمان بینی زەرور نییە جارێک کە بچینەوە و ئەگەر چوشی بەیانی زوومەڕۆ با درەنگ بێت سەعات 9 تاخوان حاضر دەکەن ئەجا مەسەلەن با ئەوە نەبێت هیوایە هەر لە دوورەوە لە دەرگاکە دەوخوا نامەژورە چکلاتەکەم بۆ هەڵدا کاکە خۆت بۆ چکلات نهاتە چکلات کۆکەیەوە یعنی بەڕاستی هەندێک شت هەیە ئەم دیاردانە جوان نییە هەواڵپرسین و سەلام و کەلامێک و بەڕاستی جەژن هێمای خۆشیە هێمای شادیە هێمای برایەتیە هێمای هاوکاریە لە جەژنە ئەم ینی ئێمە زۆر مناسبەی کەمان هەیە لە کوردەواریە بۆن و نەورۆزمان هەیە ینی بۆ لە جژنی ڕەمەزان و قوربانە چکلێت ئەجێڕێت ئەم شیرینی و چکلێت و شەربەت و چەرەساتەی کە ئەجێڕدرێ و ئەدرێ بە گەورەکانەوە زۆر جار جژنانە ئەدرێ بە منداڵان لە هەندێک شوێن ئەمە چۆن لە چیەوە هاتووە ئەمە مانای چییە ئەمە چیمان پێڵێت ئێمە جژنی ڕەمەزانیش و قوربانی جژنێکی عەقیدەیە جژنێکی بیر و باوەڕە جژنێکی ئیمانیە بۆیە کە ئەوە جژنێکی ئیمانی لە ناخەوە بڕامان پێیەتی هەندێک مناسبە هەیە وەکو پێویست گەورە کراوە یعنی ئێستا بۆ منە مناسبەی نەورۆز ئەگەر زۆر لێ کۆڵنەوە لە سەرکەی تایبەت نییە بە کوردەوە لەبەر ئەوە مەسەلەی جەژنە ئاینیەکان ئەوەندە ئیمانین و بڕامان پێیەتی ئەوەندە حەزمان لێتی هەرچەندی بکرێت ئەم گۆشت و مریشک و خواردن و ڕێز لێنان و وەرە و پێشوازی میوان بکە و آخر لە ڕۆژی جەژنە خەڵک زۆر ماندووە ینی پیاوان ماندوون کابانەکانی ماڵیش ماندوون هەمویان یعنی بەڕاستی ئەوە چییە مەسەلەکە چکە جەژنێکی ئیمانیە مەسەلەکە پەیوەندی بە عەقیدە و بیر و باوەڕەوە هەیە پەیوەندی بەوە هەیە کە لە ڕۆژی دواییە پاداش لەسەر وەردەگرین هەموو ئەمانە وای کردووە کە ئێمە ڕێزی زۆر لە جەژن بگرین و جەژن بۆ خۆشمانە یعنی شادی دەربڕین پێکەنین و زەردەخەنەی سەر لێوان کە لەم سەردەمادا زۆر کەمە ئەمانە هەمووی چونکە غێری جەژن و غێری ئیمان ناخۆشی بڵاو دەکەنەوە ئەوە تا هەمووی تەفرەقە و پەرتەوازە و بەیەکدادان و یعنی هەمووی ناخۆشی و قەیران و گرژی تا چەند جەژن ئەکرێت چۆن لە بەرنامەی تەلەڤیزۆنەکانە ناوبڕ هەیە دوای ناوبڕەکە ناوبڕێکی کورد وەرەگیرە و دوایی پێشکاری بەرنامەکە چێتەوە سەر بەرنامەکە ئەکرێ بڵین جەژن ناوبڕێکی زۆر کورتە لە نێوان ڕۆژوو ئەو عیبادەتانی کە زۆر ئەکران لە مانگی ڕەمەزانە لەگەڵ یەکەم ڕۆژی دوای جەژن کە زۆرێک لە ئێمە لە دووەم ڕۆژەوە دەسەکا بە شەشەڵان و بە چوون بۆ مزگەوت و عیبادەتەکانی تر یعنی ئەکرێ بڵین ئێمە جەژن ناوبڕێکە یان قوفڵێک لە عیبادەت و خێر و چاکە و ئەوەی کە لە ڕەمەزانە کردوتە ئیتر قوفڵی لێدەی هەتا ئەگەر مای بۆ ساڵێکی تر یان نەخێر ناوبڕ و پشوێکی کورتە لە دووەم ڕۆژەوە ئەبێ بە جۆرێکی تر دەستکەیتەوە بە عیبادەت جەژن قوفڵ نییە پشوێکی ڕۆحە چونکە ڕەمەزان عیبادەتێکی تایبەتی تایە کە لە فەسڵەکانی کەدا ناکرێ و عیبادێکی واجبیشە ئیجباریە
جا دەبێ ئەمە پشوویەکی ڕۆحی ئیسراحەتێک پشوویەکی مەعیدە ورک بۆ پشوویەک دەدەی ئەو ڕۆژە ئەو جار دوایی دەتوانین دەستکەوە بەردەوام بیت 2 شەمان و 5 شەمان بە ڕۆژ و بی 6 شەڵانمان هەیە کۆمەڵ یعنی گرنگەوەیە ئێمە نابێ بەداخەوە ینی ئەو پرسیارێتەوە ئەوی بیرهێنامەوە کە خەڵکانێک هەیە ڕەمەزان پەرستە و خواپەرست نییە بەس لە ڕەمەزاندا دەستی هەمووشێ مزگەوت و دینداریەکە لە جێژنیکردی تر تەواو قفری دێدا تا ساڵێک کە ئەی باشە ئێمە نابێ لە عیبادەتی خوادا بژین تا لە دینداریە و تا لە عیبادەتا بمرین چونکە ئینسان لەسەر چی ژیا لەسەر ئەوە دەمرێت لەسەر چی لەسەر ڕزی وەکرێتەوە لەبەرەوە بەڕاستی جێژن هەم پشوویەکە بۆ ڕۆح هەم ناوبڕێکە و ئیسراحەتێکە بۆ مەعیدە بۆ ورگمان چونکە وەکو ئاماژەم پێدا لە سەرەتاوە ئێمە ورگمان تێرە بەڵام ڕۆحمان برسیە بەڵام لە ڕەمەزاندا ورجیشت برسی بووە بەداخەوە خەڵکانێکەیە فەلسفەی ئەوەشی نەزانیوە ئێواران ئەوەندەی تێکردەوە بردووانە بۆ تەواریەکە یعنی بەزەی بە ورجی خۆیدا ناتێتەوە ئەینا ئەمە هەم ئیسراحەتێکە بۆ جەستە و لاشە هەم تەندروستیە هەم فەرمانی خوایە هەم توێشویە بۆ قیامەت ئەگەر جەژن وابەستەکەین ببەستینەوە بڵین جەژنێکی کوردی جژنی ڕەمەزان و قوربان لە ناو کووردا لە کولتوری کوردیە ئەوەندەی جەنابەت ئەگەر کولتوری دەوروبەر گەڕابێتی یان خوێندە بێتەوە یان شارەزا بیت چ جیاوازیەک هەیە لە جژن لای ئێمە لە لای میلەتی کورد و لەگەڵ میلەتانی دەوروبەر و ئایا هەزناکەی جژن زۆرمانەی جوانی پێبەخشراوە لە ناو میلەتی کووردا بە تەکید ئەوەی ئێمە بینیومانە ئەو گەرم و گوڕیەی ڕۆژانی جەژن کە لە ناو کووردا هەیە بە تەکید لە ناو عەرەب و فارس و تورکانیە یعنی ئەوەندەی میلەتی کورد گرنگی بە جەژن دەدات گرنگی بە حتا بە ڕەمەزانیش تەماشاکەی لە جەژنە هەم ئەو خەڵکە خۆ دەگۆڕێ ئاخر هەندێک شوێنێ لە شارەکان کە دەچین خەڵکانەکەیە کە خۆیان بە نەوعێک بەڵێن بە سەقافەتێک زۆر گوێ نادەن یعنی هەتا ئێستا بۆنمونە لە گەڕەکە عەشایریەکان تەماشاکە چی گەرم و گوڕێکەیە بەڵام لەو گەڕەکانی کەوا ناوێشکیان لە خۆناوە تۆزە سارد و سەڕی پێوە دیارە زۆر گوێ نادەنێ بۆیە ئێمەی میلەتی کورد لە هەموو میلەتان زیاتر گەرم و گوڕی و ڕێز و حورمەتیان بۆ ئەم جەژنە داناوە و زیاتر پابەند بوون پێوەی و زیاتر کردویانە بە خاڵێکی وەرچەرخان و بە خۆداچوونەوە و گەرم و گوڕکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و خزمایەتی و کەسایەتی کە لەم سەردەمەدا خزمایەتی و کەسایەتی خەریکە بڵێم نەماوە بەڵێ مامۆستا وەک لە سەرەتای بەرنامەکەی ئاماژەم پێکرد ئێمە بە کۆمەڵە قەیرانی زۆر سەخت و دژوارە ئەڕۆینانی کۆمەڵە قەیران بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە کە یەک لە یەکی قورسترن دەتوانین بڵین ئەم جەژنە چۆن وا لێ بکەین وەکو وێستگەیەک بتوانین ئیسفادەی لێ بکەین سوودی لێ بکەین برا گەورەکان کەسە سیاسیەکان لایەنە سیاسیەکان چوزانم ئەوانی کار بەدەستانن ئەوانەی موچە و قوت و ژیانی ئەم خەڵکیان بەدەستە چی بکەنەوەن ئێمە جارە لە خۆمان و دەست پێ بکەین تۆزێ خەم لەسەر خەڵک کەم کەینەوە سەردانی ماڵە هەتیوە کام کەین دەستێ بەسەر مناڵەکان دابێنین نەخۆشەکان کارەسات بارەکان دڵی خۆمان لەناو خۆماندا خۆشکەین ئەوە یەک پاشانیش سیاسیەکانمان ئێمە سەرکردەی وڵاتان دەبینین بەردەوام لە کەناڵەکان دێن لە ناو گەلی خۆیاندا بەشداری نوێژی جەژن دەکەن لە ناو خەڵکەکی خۆیاندا یعنی ئێمە بە خەڵکانێک هەندێک سەرکردە کە بە دیکتاتۆری ناویان دەرچووە یعنی ئێمە کاتی خۆی کۆمەڵە سەرکردەمان بینیوە معمەر خەزافی و کۆمەڵە حوسنی مبارەک و ئەمانەی کۆمەڵە خەڵکەمان بینیوە دێن لە ناو خەڵکی خۆیاندا نوێژی جەژنیان کردووە جا تۆ بڵێ بەڕاست بەدرۆ مشکل گرنگەوەی هاتووە تێکەڵی خەڵکی خۆی بووە یعنی کەی ڕۆژێک سەرکردەکانی خۆمان مەسئولەکانی خۆمان ببینین لە سیارە گولە نەبڕەکان بێنە دەرەوە و یعنی ئەوە چییە لەسەر کەناڵەکان فڵان کەس پەیامێکی پیرۆزبایی بە بۆنەی جەژنی ڕەمەزانەوە بڵاو کردەوە یعنی نامەیەکە و دەینووسێ دەیخوێنتەوە لا یوسمین ولا یغنی من جوع یعنی هیچ ئیسفادەیەکی نییە دەی بۆ نایە ناو خەڵک هەموو بەرپرسەکان نەگیەک و لە گەورە و بچووکەکانیان هەمووی مەسەلەن چەند خۆشە محافیزی شارەکەت بێ لەگەڵ خەڵکی شارەکەی نوێژی جەژن بکات وەزیرەکان پەرلەمانتارەکان هەتا دەگاتە سەری سەرەوە ئەمە یعنی ئەمە پەیامێک بڵاو دەکەیەوە نامێک دەخوێنێ ئەمە هیچ قیمەتێکی ئەو تۆی نییە چکۆ ئێمە دەبێ سەرکردە و بەرپرس لەگەڵ میلەتەکەی بژیە یعنی بەڕاستی هەر لە دوورەوە سیرکە تۆ وەرە بزانە ئەم میلەتە حاڵی چۆنە یعنی مزگەوتەکان بەردەوام خەڵکی ئەم هەموو خەڵکە داوا دەکە ئەم هەموو خەڵکە قەیران ئەم هەموو خەڵک سوالکەرە هەیە خەڵکی مەشاکل زۆرە ئەگەر سەرکردە و بەرپرسەکان لە ناو میلەتەکەیان دابن وەڵای خۆشەویستتر و ڕێزدارتر دەبن ینی بەردباران ناکرێن یعنی مێژوو ڕەحم بە کەس ناکە بۆیە ئێمە چاوەڕێ ئەوەی دەکەین ئەو شتەی تەجاوزکەن بەسە هەتاکو کەی هەر پەیامێکی پیرۆزبایی ئاراستەی جەماوەری خۆشەویست دەکەن و بەڵام عملەکەی لەگەڵ نییە
بەڵام خۆتان نایان نوێژی جەژن بکەن بەڵام خۆتان لەگەڵ دینی میلەتەکە بەداخەوە هەندێکیان دەبینی خۆیان جیا کردوێتەوە پەیام خوێندنەوە ئەوانە کاتی بەسەر چوو کاتی ئەوەیە خەڵک یعنی ئێستا دەیەوێت لەگەڵ خەڵکا بژین ئێمە هەمومان ئەو سەرکردانە هی خۆمانن هیچیان بێگانە نین کەس و کوڕ و کاری خۆمانن بۆ نانە ناو میلەتەکە و بۆچی ینی نایسەلمێنن کە میلەت ئێمە لە ئێوەین ئێوە لە ئێمەین چکە میلەت ئێستا گومانی خراپی پێیان هەیە خۆشەویستیان بەرامبەر کەمە بۆ دەڵێ بیر و باوەڕیان جیایە زۆر باشە مامۆستا جەنابتان وەکو زانای ئاینی و بانخوازان تێگڕای مامۆسایان لەم مانگی ڕەمەزانە کە ڕۆیشت کە 30 ڕۆژمان لێگرت زۆر ماندوو بوون و زۆر ئامۆژگاری و نەسیحەت و ئەمانیان بە مسلمانان پێشکەش کردووە لە کاتە جیاوازەکانی مانگی ڕەمەزانە ئەتوانین بڵێن و هەرواشە ڕەمەزان قوتابخانەیەک بووە کۆمەڵێک وانەی لێ فێر بووین ئەکرێ بڵین جەژن ئەو وانانە چین کە لە قوتابخانەی جەژنە ئەبێ فێر ببین ئێمە ئەبێ لە جەژنەوە دەستکەوتەکانی ڕەمەزان بپارێزین یعنی کە ڕەمەزان تەواو دەبێ ئێمە کۆمەڵە دەستکەوتمان هەبوو لە ڕەمەزاندا ئەو دەستکەوتانە دەبێ بپارێزین چۆن مەسەلەن تۆ خەرمانێک بە دەکەش قارتێک دەسووتێ یعنی تۆ ئەگەر وریانەبی دەبێت بیان پارێزی چۆن دەی پارێزین لە سێ ڕێگەوە چۆن ئەوانەی کە لە خەتی عسکەری ئیش دەکەن خەتێکیان هەیە هێڵێکی بەرگری ئەگە هێڵی بەرگریشکە هەمووی تێشیە ئێمەش هێڵی بەرگریمان ئەوەیە سێ خاڵ یەکەمیان هەستکردن بە چاودێری خوا لە علەما پێڵەن مەوانع و زەواجیر بەهۆی ئەو مەوانیعانەوە کە ناڵی تۆ بکەوێت تاوانەوە یەکەمیان هەستکردن بە چاودێری خوا کە کامێرەی خوا فریشتەکان خی گەورە ئاگای لە هەموو شتەکانمانە یعلم خائینەة الأعین وما تخفی الصدور دووەمینیان بیرکردنەوە لە قەبر و قیامەت یعنی ئێمە هەروە لە جەژندا نابین لە خۆشیدا نابین هەر لە ڕەمەزان هەموو شتێکۆتە کەواتە ڕۆژێکمان لە پێشە قەبر و قیامەت و حساب و کتابێکی وردمان لەگەڵ دەکرێت جا ئەو کەسێک کە بیر لە قەبر و قیامەت کاتەوە ناتوانێت گەندەڵ بێ خیانەت بکە خراپە بکە یەکەمیان هەستکردن بە چاودێری خوا دووەمیان بیرکردنەوە لە قەبر و قیامەت سێمیان ئیستیقامە و بەردەوامی لەسەر تاعات و عیبادەت ئێمە بەهۆی ئەو سێ ڕێگەوە دەتوانین پارێزگاری بکەین لە دەستکەوتەکانی ڕەمەزان ئەوەی کە لە ڕەمەزاندا فێری بووین تەمان ڕەمەزان قوتابخانەی ڕەوشتە جوانەکانە سەبر ئەوەی چێلۆشتانی کە لە ڕەمەزاندا فێری بووین دەی لەبێ لە جەژنە ئەمە بە عەمەلی ئەو سەبرە تەماشاکەین ڕەوشتە جوانەکان لە ڕەمەزان ئێمە دەبێ هەموو ئەندامانی لاشەمان بە ڕۆژوو بێت لە جەژندا بیسەلمێنە کە تۆ زمانت بە ڕۆژوو بۆ جارێک زمان شڕی ناکەی چاوت بە ڕۆژوو بۆ لە نەزەر جارێشکە هەوڵ بە نەزەر ناکەین گوێشکەمان لە غیبەت بە ڕۆژوو بووە دەست و دامێنەوە هەم ئەندامەکانمان ئەو جوانیانە با لە ڕۆژانی جەژندا بدرەوشێنەوە دەربکەوێ کە تۆی ڕۆژوەگر لە ڕەمەزاندا خاوەنی چ ڕەوشتێکی جوان و بەرزی کە ڕەوشت بەرزیەکەت ئەوەیە ئەو خزمەت نەهاتۆ بۆلات چەند ساڵە مەرحەبایت ناکاتەوە چی بۆ لای ئەو خزمەت مەسەلەن سەلامت لێ کردو و جوابت ناداتەوە بەڵام تۆ سەردانی دەکەی ئەو ماڵە هەتیوە دەچی سەردانیان دەکەی دەست بەسەری مناڵەکان دادنی هاوکاریان دەکەی مەسەلەن لە ڕەمەزاندا لەگەڵ جیرانەکان هاموشۆ یەکتر دەکەن و سەلام و کەلامێک و مەرحەبایەک و چا خواردنەوەیەک و پێکەنینێک و دوو قسەی خۆش و یعنی بەڕاستی لە جەژنە هەوڵ بین پشوویەک بدەین بە ڕۆحمان دەروونمان ئاسوودەکەین چونکە بەڕاستی خەمەکان گەلێک زۆرن یعنی خەمیش ئەگەر خەم بەردەوام دائیمی بوو وەکو چۆن مامۆستایەک جارێکیان دەبە ئاوێکی بەدەستەوە بوو وتی بە قوتابیەکانی ئەو دەبە ئاوە قورسەیان نا وتیان وەڵای قوربان قورس نییە ئاوا تەقریبەن نیو کیلۆیەک با کیلۆیەک بێ بەستوی ئەو دەبە ئاوە ئەگەر بەردەوام بەدەستەوە بێ بەردەوام زۆر ناخۆشە زۆر قورسە بەزەگە هەر نیو سەعات بێدە دەقەبێت چارەش بێ نییە بەڵام کە بەردەوام بەدەستەوە بوو تا ئێوارێ وەڵای ئیزعاجە خەمیش ئەگەر بەردەوام تو ئەو خەمە هەڵت گرت بەردەوام وەڵی ئیسان ینی تێگەشتی و تێگەچێ بۆیە پێویستە جاروبارە ینی ئەو جەژنەکە هاتووە جەژن کە دێ بۆ پاکردنەوەی دڵەکان بۆ ئەوەی جارش کە پەڕێک تازە هەڵدەینەوە بۆ ئەوەی جارش کە بە خۆماندا بچینەوە ژیانێکی تازە مامۆستا هەندێک جار قسەیەکی باوە لە کۆمەڵگەی کوردواری ئەمە جاری وایە گەر تاوانێکی بچووک بویسترێ بکرێ کەسێک بکوێتە تاوانێکی بچووکەوە ئەڵەن کوڕە جەژنە خی گەورە قەڵەمی عەفوی هەڵگرتەوە منەمێ ئەلێرە پرسیارێ بکەم چۆن ئێمە خێر و چاکە لە هەندێک شەو ڕۆژ و کاتی ساڵە بۆ نمونە لە شەوی قەدرە قورئان خوێندنی نوێژکردنی لە ڕۆژە مانگی ڕەمەزانە بەخشینی لە کاتەکانی تر خێر زیاترەکە ئایا کاتیش هەیە ئەگەر تاوانی تیا ئەنجام بی ئەو ڕۆژە پیرۆزانە کاتی لەو ڕۆژە پیرۆزانەیە خراپی تیا ئەنجام بی کارێکی ناڕەوای تیا ئەنجام بی بڵین تاوانەکەی لای خۆی گەورە چەند قات بێ بە تەکید لە ڕۆژانی جەژنە تەمانەوە لە ڕەمەزاندا تاوانەکەی چەند قاتە مەسەلەن کەسێک لە
لە بەڕۆ زمانی بە ڕۆژووە سەرجەی لەگەڵ خێزانی خۆی بکات زانە چ کەفارەتێک و چ تاوانێکە ئەوە بە هەماشە لە ڕۆژانی جەژنیشدا یعنی هەر کەسێک لە ڕۆژ چکە ئەیام وڵایە ڕۆژانی تایبەتینە ئێمە دوو جەژنمان هەیە تقریبان ئەو جەژنی قوربان و ڕەمەزان ڕۆژانی جەژنیش ڕۆژانی زۆر پیرۆز و گەورن ئەوانی کە تاوان دەکەن لە ڕۆژانی جەژنە بەڕاستی سزاکەیان چەند قات و چەند بارەیە چونکە قەدری ئەو ڕۆژان نەگرتو. زۆر باشە. من ئەمێ پرسیارێکی لەکە لە جەناب بکەم ئەوی ژەوەیە ئەوەی مامۆسایانی ئاینی زۆر جار لە وتارەکاننا حتا لە یەکەم ڕۆژی جەژنا کاتێک وتارە دەن کۆمەڵێک نەسیحەت و ئامۆژگاری دیسانەوە ئەدەنەوە بە نوێژ خوێنان و باوانی کە بە ڕۆژوو بوون کەناڵەکانی ڕاگەاندن بە تایبەت ئەو کەناڵانی کە گرنگیە دەن بە پەروەردەی ئیسلامی بەڵام ئەبینی مامۆسا دوای جەژن بە جۆرێک لە جۆرەکان ئەو قەرەباڵغێ لە مزگەوتەکانە نامێنێت ئەو خەڵکانە هەریەکێ بە جۆرە لە جۆرەکان ساردبوونەوەیەک ڕووی تێکاتەوە و ئەچنەوە سەر هەمان تاسو حەمامی جاران ئەمە هۆکارەکەی چییە ئەوەیە ڕەمەزان بەباشی تەسیری تێنەکردونیان چی لە ڕاستیدا ئەوە جێگەی داخە ئەو داخە لە دڵی هەموماندایە خەڵکانێک بەلایەنەوە دینداری عادە لا عیبادە یعنی وەکو عادەتێک وازانە ئیسلامەتی بەزە ڕەمەزاناندا هەیە لە کاتێکدا دەفەرمێ کون ڕەبانیەن وەلا تەکون ڕەمەضانیەن ئینسان دەبێ خواپەرست بێت نەک ڕەمەزان پەرست بێت بەداخەوە ئەمە تێگەیشتنێکی هەڵە و سەقافەتێکی سەقەتە کە لە دوای ڕەمەزان مزگەوتەکان چۆڵ دەبن و لە دوای ڕەمەزان خەڵکێک هەیە مەسەلەن خەتم و قورئان ناخوێنێ مەسەلەن خەڵکێک هەیە ناتەوە مزگەوت یعنی بەڕاستی ئەمە پێچەوانەی پەیامی ڕەمەزانە چکە ڕەمەزان پێمان دەڵێ کە ئێمە دەبێ ئەوەندە ئیمانەکەمان شەحنکەینەوە کە مقاومەی هەبێت بۆ 11 مانجیکە تۆ یەکسەر لە دووەم ڕۆژی جەژنەوە چاوت بە مزگەوت نەکەوێتەوە ئەی باشە پێغەمبەر صلی الله علیه و فەرموویەتی يبعث كل عبد على ما مات عليه يبعث كل عبد على ما مات عليه هەموو عەبدێک لەسەر چی مرد لەسەر ئەوە زیندووەکرێتەوە باشە ئەوە کاتێک تۆ مردی لە کاتێکدا تۆ دەمری نوێژ نەکەر بووی ئارەخۆر بووی ئەو ئافرەتە سفور بوو خۆ لەسەر چی بمری ئاخر ئێمە دەمانەوێت لە ئیستیقامەت ئاخر خێریمان دەستکەوێت قەدیمانی خۆمان دەڵێ یاخۆ ئاخر خێربی ئێمە بۆیە دەمانەوێت لە ڕێگەی ئیستیقامە و ڕاوەستایی و بەردەوامی لە تاعەت و عیبادەت بۆ ئەوی ئاخر خێر بین ولا تەموتن إلا وأنتم مسلمون کەی وا دەبێت کە ئێمە نەمرین ئیلا بە ئیسلامەتی نەبێت بەوە دەبێت کە لەسەر ئیسلامەتی بژین بەردەوام لە نوێژ و ڕۆژ و تاعەت و عیبادەتدا خۆ کاکە تۆ زمانی ئەوە نییە دەگەی ئێوارەیاننا تۆ تا ساڵێشکە نایە مزگەوتێ تا ڕەمەزانێشکە ئایا هیچ زمانێکیە تا ڕەمەزانێشکە تۆ بای دەکەی لە مزگەوت و دین و نوێژ و تاعەت و عیبادەت تا ئەو کاتی دەمێنی جا لەبەر ئەوە زۆر خەتەرە یعنی چونکە ئێمە ئاخر خێری خەڵکانێک هەبووە لە ئارە خواردنەوەدا لە بێنوێژێ لە بێدینیا مردووە و پەنا بەخوا دوایی ئاخر شەڕ دەرچووە بۆی ئێمە دەبێ هەوڵ بین ئیستیقامەمان هەبێت لە دوای ڕەمەزانیشەوە بەردەوامی لە تاعەت و عیبادەت بۆ ئەوەی ئاخر خێر بین و لەسەر تاعەت و عیبادەت بمرین ئەوەی کە جەنابەت باست کرد بەڕاستی ئەوە کە بۆچوونێکی هەڵەیە تێگەیشتنێکی غەڵەتە ئەوە هەندێکیان وەکو گاڵتەکردن بە دین وایە بەداخەوە زۆر باشە من کات لەوە زیاتر دەرفەتم نایە چەند خولەکێک ماوە ئەگەر شتێک هەبوو بێ ویست بێتت بیڵیت بۆ هۆی پرسیارەکانی منەوە نەدوت بێ چی دماوە بۆ بینەرانی ئەمە فەرموو وڵا ئەوەی کەوە حەزەکەم لە دڵما بێت ئەوەیە کە ئێمە ژیانی خۆمان بەرهەمی کاروکردەوەی خۆمانە با بۆ خۆمان بەهۆی ژیانی خۆمان بتوانین چاچی کەین یعنی بۆ جێژنی جاران چەند خۆش بوو بەس ڕەمەزانە و ڕەمەزان پڵاو گۆشتێکمان دەخوارد چەند بە تام بوو چەند بە چێژ بوو چۆن جارێککە ئەو تام و چێژ و خۆشیە بجێڕینەوە بۆ ناو خۆمان یعنی بەڕاستی ئەگەر ئێمە جارێککە بە خۆماندا نەچینەوە تام و چێژەکان نەجێڕینەوە لە ڕێگەی سیقە و متمانە و ئیمانەوە ئەگەر ئەوە نەکەین ئەوە بەڕاستی سیارەی جاکوار کۆشک و تەلار دینار و دۆلار جوانی یار سەوزایی بەهار سیاسەتی ڕۆژگار ئەوانە ئاسوودەی نابەخشن بە دڵی نالەبار یعنی ئێمە بەوانە ئاسوودە نابین جەستەت بەختەوەر دەبێ بەڵام ناخت ئاسوودە نابێ بۆیە لە کۆتاییدا دەڵێن با لە جەژنە دەرگای ماڵەکان کراوە بێ بەڵام پێشێ با دەرگای دڵەکانمان کراوە بێ با لە جەژنە پەیوەندی خزمایەتی بێ نەک پەیوەندی حیزبایەتی با لە جەژنە سەردانی خزمان نەک سەردانی سەرقەبران لە کۆتاییدا جەژنێکی خۆش و ڕۆژێکی خۆش و دڵێکی خۆش خوایە بە خاتری ناوەجوانەکانی خۆت
تاعەت و عیبادەتمان قبول بوو بێت و هەروەها جەژنمان لێ پیرۆز بێت خێر و خۆشی ئینشاءالله بۆ کوردستان ئەم هەرێمەمان هەیە کە هەر چواردەورەی ئاگرە یا ڕەبی خوایە بۆمان بپارێزی و ئاشتی و ئاوەدانی کوردستان بەردەوام بێ دووبارە جەژنی هەموو لایەک پیرۆز بێ تقبل الله منا ومنكم. بەڕێز مامۆستا ئەحمەدی قامیشی زانایانی سوپاس بۆی کە لەم بەرنامەیە ئامادەبووی. سوپاس بۆ بەڕێزت. سوپاس بۆ ئێوەش دووبارە جەژنتان پیرۆز. بینەرانی بەڕێز و خۆشەویست، جەژن لە هەموو لایەک لە هاوکارانم لە تەواوی کارمەندان لە هەموو مسلمانان پیرۆز بێت. دووبارە خۆی گەورە نوێژ و ڕۆژ و تاعەتی مانگی ڕەمەزانی بە چاکترین شێوە بە جوانترین شێوە لێ قبول فەرموو بێتین. هەموو کات و ساتێکتان هەر جەژن خواتان لەگەڵ.